ئەوچی ئاگری گرتبوو خێرخواز دەریانی نابوو بە زینەکەی ئێمە برێن ئاسێوە بوو هەتا ئاگرەکە کوژا بوو جە دەریانی ئەوەی گیان لە دەستداوە کوڕ ئامۆزای منە ئێوارێ سەعات 11 شەوێ لە مارێ بووە و هاتە خوارێ قومە ئاوەشی خوارد و داچی ئەوە بابی گوتی بڕۆ 2 کیلۆ هەناری بینە دەستە خوارێ دێتە کندوکانەکان لێن دەی تووشی ئەو برادرەی دەبی دیارە ئەو برادر لەگەری دەریوەرە سوار بە و دەسی لە جێش پیاسەشی دەکەین و ڕازەسن لێکن لە تووشی ئەو عادسەی دەبن و ئەو عادسێمە نازانین چۆن بوو چۆن نەبوو بەس دەزانێت عادسەکە خوڵقایە و سەریع بووە و سەریع بووە لە شوێنی ڕووداوەکە گیان لێ دەزاهات هەرەوەی سوتایەکە هەوە یەکیان سوتا بوو ئەویە هاوڕێکانی سایەقەکەی برێنەوەی هاژشت بووی لە سیارەکە دەرپەڕی بوو لەگەر سایەقیەتی کۆکار ناو سیارەکە برێن ئەوچی ئاگری گرتبوو خێرخواز دەریانی نابوو بە زینەکەی ئێمە برێن ئاسێوە بوو هەتا ئاگرەکە کوژا بوو جە دەریانی ناو سێ کەس یەکیان هاوڕێی خۆی بوو ئەوەی کەش سیارە گورن لە سایدی ئەو بەربوو ئەتیکۆ بوو لۆ هەولێردا دەوانش لۆس ڕوو لە کەرکووک دەڕۆشتن پڕی ئەو بەرەوە لیدا لە خەزا و خەدەر بوو یعنی چ دەکەی ئەو ناو حادیسەکە بۆ سێ کەس بوون هەر سێکیان مرد